بەهۆیەوەی لا دوو ڕۆژی داهاتوودا رووسیا لە ڕێگەی دەریای قەزوینەوە و بەسەر سنووری عێراق و ئێراندا موشکی کروز ئاراستەی پێگەکانی داعش دەکات لە سووریا، دەستەی فڕۆکەوانی عێراق بڕیاریدا بۆ ماوەی 48 کاتژمێر، واتە لە کاتژمێر 8 بەیانی ڕۆژی 23 مانگەوە تا کاتژمێر 8 بەیانی ڕۆژی 25 مانگە سەرجەم گەشتە ئاسمانیەکانی هەردوو فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ڕابگیرێت. بەڕێوەبەرانی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیش نیگەرانن لەوەی دەستەی فڕۆکەوانی عێراق لا بڕیاری ڕاگررتنی گەشتەکانی هەردوو فڕۆکەخانی هەولێر و سلێمانیدا ڕاوێژی پێ نەکردوون. وەستانی ئەم گەشتانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گەشتەکانی فڕۆکەخانی نەورد سلێمانی و دروستکردنی جێرمە و کێشە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمەکەمان. هیچ پرسێک نەبە فڕۆکەخانی سلێمانی کراوە، نەبە هیچ دەسەڵاتێک لەم فڕۆکەخانەیە کراوە بۆ وەستانی ئەم گەشتانە. ئەوە بەرپرسیارەتی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقا، ئەوە دەست بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندە بۆ وەستانی هەر گەشتێکە لە ئاسمانی عێراقا بە ئاسمانی کوردستانیشەوە ڕابژیرێت و لەو باوەڕەشانی پرسیار بە هیچ جهەتیشکە کرابێ غێری حکوومەتی ناوەند دەبێت. بڕیاری ڕاگررتنی گەشتەکانی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی بە هەزاران دۆلار زیان بە هەرێمی کوردستان دەگەنێت و سەرەڕایەوەش فڕۆکەخانەکان هیچ قەرەبوویکی ئەو وڵاتیانە ناکەنەوە کە لە ماوەی و دوو ڕۆژەدا گەشتیان هەیە و بەڕێوەبەری فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێریش دەڵێت دەبێت کۆمپانیاکان قەرەبووی وڵاتیانە بکەنەوە کە لەو ڕۆژانەدا گەشتیان هەیە. طبعا ده حالتي لوفتهانزا وأوانا يعني حسابي أوان كردبو مثلا إمارات بتما بو گەشتیارەکانی لە ڕێی فلای دوبەیەوە بنێرێت، بەڵام کاتێک کە هیچ تارێ نەتوانێت بێت تەسەوریەکەم یا تا تەجیلەکرێت بۆ دوای 25 مانگ و ئەتیادێ بێنەوە تامێکی کە دەرچێتەوە تا ئەو کاتە و بەپێی وەزعەکە یا ئەو تابێ ئیلغاب کرێتەوە و بەڵام بڕیارەکە بۆ هێڵە ئاسمانیەکانە چۆن قەرەبووی گەشتیارەکانیانەکەنەوە. ڕۆژانە لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە نزیکەی 20 گەشت و لە هەولێرەوە 30 گەشت ئەنجام دەدرێت، واتە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا نزیکەی 100 گەشتی ئاسمانی هەڵدەوەشێتەوە. ئەمە ژاستەنگەیەکی زۆری بۆ خاوەن کۆمپانیەکانی هێڵی ئاسمانیش دروست کردووە کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و زیانێکی مادی زۆری پێگەیاندون. ئێمە وەکو کۆمپانیا تووشی حاڵەتێکی نەخوازراوە بین لەم ڕۆیاکە زۆربەی گەشتەکانی هاوڵاتیان ئەوەی ئاگادار بکرێنەوە کانسڵ کرایەوانە و داخرا. زۆرێک لەو هاوڵاتیانە کە کێشیان بۆ ئێمە دروست کرد کە زۆربیان هەیان بوو نەخۆش بوون سەردانی دکتۆریانە کرد، هەشیان بوو کارێکی گرنگیان هەبوو لە وڵاتی کە بۆیان ئەچن. ئێمە وەکو کۆمپانیا بەڕاستیەکەی زەرمەندێکی گەورە ئەبین لەبەر ئەوەی هیچ پلانێک نەبووە بۆ کانسڵکردنەوەی ئەم گەشتە. ئەمە یەکەمین جار نییە رووسیا بەسەر ئاسمانی عێراق و هەرێمی کوردستاندا موشکی دوورهاوێژ ئاراستەی پێگەکانی داعش دەکات لە سووریا، بەڵکو مانگی ڕابردووش رووسیا 26 موشکی ئاراستە کردو لە هەندێک ناوچەی هەرێمیش لەلایەن هاوڵاتیانەوە وێنەی موشەکەکان گیرە. لە کاتی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر هیچ پرسێک بە بەرپرسانی ئەم دوو فڕۆکەخانەیە نەکراوە. تەنها بڕیارێک لەلایەن دەستەی فڕۆکەوانی عێراقەوە دەرکراوە و کە دەبێت بۆ ماوەی 48 کاتژمێر گەشتەکان لەم فڕۆکەخانەیەدا ڕابژیرێن. ئەمە لە کاتێکدایە زیانە مادیەکانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر هیچی دیکەی کەمتر نییە لە فڕۆکەخانەکانی دیکەی عێراق. بژاردە باغی NRT سلێمانی.